خەمەکان یەکجار زۆرن بیر و هۆشمان پڕ بووە لە بیستنی ستەم لە ئێش و ئازار و مەینەتی هەر تاکە و بە خەمێکەوە ئاڵوودەیە خەمی هەژاری یا بێنانی یا بێنازی و لێقەوماوی هەرچەند لای ئەبەن نوێ ئەبێتەوە لایەن وایە ئەم برینی خەمە چا نابێتەوە چیتر خەندە بۆ سەر لێوان ناگەڕێتەوە زۆرێک لە خەڵکی بێهیوایی دەستی بەسەردا گرتوون هەرچی ناخۆشیە سڵاوی لێکردوون و ئەزانن ژیان کۆتایی هاتووە خەندەی سەر لێوان کشومات بووە ڕاستە بێدایکی خەمی ئەوێ ڕاستە بێباوکی بێکەسی بێهاوڕێیی بێهودەیی بێخێزانی ڕاستە ئەمانە گشتیان خەمن بەڵام گشتیان بۆ دەردە دڵن دەردی دڵتان بەرزکەنەوە بۆ ئاسمان بۆ مەنزڵگای ڕەحمان خاوەن سۆز و بەزەیی و میهرەبان هەموو ئەم خەمانە ئەبن بە خەندە ئەبن بە پێکەنین کاتێک وا هەست ئەکەیت زاتێک بوونی هەیە ئەلەم گەردوونە زاتێک کە خاوەنی هەمووانە کەلابەری خەم و ناڕەحەتی و زەحمەتیەکانە خۆشی هێنەری دڵەکانە مایەی خەندەی سەر لێوانە سکاڵای دڵتان بەرن بۆ لای ئەو زاتە هەموو ناخۆشیەک ماڵ ئاوایی ئەکات بە یەک سووددا بە لەحزەیەک بە کەمتر لە چرکەیەک هەمووی ئەڕواتە پەڕپەڕەی ئاسمان